چینی کرێکاری ئێران ئەمساڵ لە بارودۆخێکدا بەرەو پیری ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەڕوات کە لە یەکێک لە دژوارترین بارودۆخەکانی کار، ژیان، حیاتی سیاسی، کۆمەڵایەتی، تەندروستی و دەرمانیدا بەسەر دەبات. دیکتاتۆری سیاسی و ئاینی کە پشتیوان و پەرەپێدەری سیستەمی چینایەتیە لە ماوەی 42 ساڵی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەردەوام بەسەر ژیانی کرێکاران و خەڵکی بێبەش و هەژار بە تایبەت ژنانی چەساوەی ئەم کۆمەلگایەوە بووە. بە درێژایی مێژووی حکوومەتی نگبەتی ئێران قەیران قوڵتر بووەتەوە و هەموو قورساییەکەشی کەوتووەتە سەر شانی چینی کرێکار بە تایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش. بۆیە لە دنیای ئەمڕۆدا هەژاری زۆرتر بووەتە ژنانە، واتە ژنان یەکمین قوربانیانی نیزامی سەرمایەداری و قەیرانەکانی ئەم نیزامن. چینی کرێکار و ژنانی زەحمەتکێش بە گشتی خەڵکی ستەم لێکراوی ئێران بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی لە ئامرازەکانی خەبات لەوانە ڕێکخراوی حیزبی و ڕێکخراوی سربەخۆی کرێکاری، مافی کۆبوونەوە، ناڕەزایەتی، مانگرتن و دەربڕینی بیر و بۆچوون بێبەری کراون. نەبوونی ئەم ئامرازانەی خەبات لە دەستی کرێکاراندا بە مانای چەککردنیانە لە نەبەردێکی دژوار لەگەڵ دژمنی پرچەک وە بێبەزەیی کە بە هیچ شتێک بێجگە لە ملکەچبوون وە کۆیلەتی کرێکاران ڕزایەت نادات. ئەوەی کە ئەمڕۆ چینی کرێکاری ئێران بەسەریدا سەپاوە مەرگی شوێنەی و سوانەی خۆی و بنەماڵەکەیەتی. دەوڵات وە سەرمایەدارانی ئێران وێڕای ئاگاداربوون لەم حەقیقەتە بەم ڕادەیە لە بارودۆخی کۆیلە ئاسای چینی کرێکار هێشتا ڕازی نین و ڕۆژ بە ڕۆژ گوشارەکانیان دژ بەم چینە زیاتر دەکەن تا قازانجی زیاتر بەدەست بێنن. لە ماوەی ساڵی ڕابردوودا کۆرۆنا بووە بە دەرفەتێک بۆ ڕژیم و سەرمایەداران لە بەرەنگاربوونەوە و هێنانە خواری ئاستی ناڕەزایەتی و خەباتی کرێکاری. ئەم نەخۆشیە هاوکات خەساری قورسی گیانی و ئینسانی بەسەر کرێکاران و بێبەشانی کۆمەڵگادا سەپاند. بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە پەنای نەبوونی ناوەند و ڕێکخراوی خەباتکارانە و ڕەزمەندەی کرێکاری لە بەڕێوەبردنی کۆبوونەوەی بەرینی کرێکاران و توێژی ناڕازی لەسەر شقامەکان ڕێگری کرد. ئەگەرچی کۆرۆنا هاوڕێ لەگەڵ چینی سەرمایەدار و دەوڵەتی پشتیوان زۆرترین ستەم و ئازاری بەسەر چینی کرێکاردا سەپان، بەڵام ئەم چینەش تەسلیم نەبوو درێژەی بە ناڕەزایەتی و خەباتی خۆیدا. قەیرانی کۆرۆنا زیاتر لە ڕابردوو وەرشکەستەبوون و گەندەڵی دەسەڵاتی سەرمایەداری و پێویستی ڕوخانی ئەم نیزامە و دامەزراندنی نیزامێکی نوێ و سۆسیالیستی دەرخست. پێشاپێش ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار، ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار لە هەموو کرێکاران و ژنانی زەحمەتکێش و ستەم لێکرا و پیرۆزبایی یەکەین. ئێمەش بۆ تاوتێ و قسەی زیاتر و ببۆنەی هاتنی یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکار داوامان کردووە لە هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بێتوت بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە. هاوڕێ ئەسعەد، زۆر سپاس بۆ ئامادەبوونن لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. سپاس بۆ ئێوەیش لە خزمەتتانە. هاوڕێ ئەسعەد، سەرەتا کورتێک لەسەر مێژووی یەکی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار وە ڕۆڵی ژنان لەم ڕۆژە مێژوویە بۆمان باس بکەن. زۆر باشە، سڵاومەیە لە خزمەت بینەرانم بەرنامەیە. پێشەکی پیرۆزبایی هاتنی یەکی مەی ڕۆژی ڕێزگرتن لە خەباتی جیهانی چینی کرێکار و ڕۆژی هاتنە سەر شەقامی کرێکاران بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆیان لەسەر جەم کرێکارانی جیهانەکەم و هیوادارم ساڵێک بێت پڕ لە دەستکەوت بۆ بزوتنەوەی کرێکاری. دیارە مێژینە یا تاریخچەی ئەوەڵی مانگی مەی شتێکی نائاشنا نییە و ئەم ڕۆژە لە بەرچاوگرتن خەباتی بەردەوامی چینی کرێکار لە بەشێکی زۆر لە وڵاتگەل دنیا و بە داواکردنی مافی ڕەوای خۆیان، بە داواکردنی حەق و متالباتی خۆیان، بە ئەترازاتیان، بە ئەتساباتیان، ئەمانە مێژوویکی دروست کردووە کە هەمووی کە باس ئەکرێ دەستپێکێکە و دەستپێکێکە و کە کرێکاران لە ساڵی 1856 بۆ یەکەم جار بیر لەواکەنەوە کە دەبێ خاستی 8 سەعات کار و کۆتایی هێنان بە سەعات کارهایەکی توولانی و تاقەت پڕوکێن و تانم بێژم گیانگر بۆ تەبەقەی کرێکار مەترح بکەن و
اعترازات و اعتساباتی خۆیان لەو لە ساڵگەل دواییە و بە هەوڵ و تەلاشیان بە هاتنە سەر شەقامیان بە گیران و ئیعدامی ڕەهبەرانی بزوتنەوە کرێکاریەکان لە وڵاتهای ئەمریکا و ئوسترالیا و هەروەها وڵاتگەلتر بڕیار لەسەر ئەوە درێت کە ساڵ 1986 بڕیار لەسەرەوە کرێت کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژێکی تعتێڵ بێ لەسەر تاسەری دنیا و کرێکاران لەو ڕۆژە خزمەتکردن یان کارکردن بە سیستمی گەندەڵی سەرمایەداری ڕەوا نەبینن لەو ڕۆژە بە کۆبوونەوەیکی سەراسەری لە ئەو وڵاتانە و هەروەها داواکردنی ئەو متالباتەی کە هەیەە ڕێز لە خەباتی چەند ساڵی خۆیان بگرن. دیارە ساڵی 1970 دوارە بڕیارە دەن کە کۆ ببنەوە ئەم ڕۆژە جەژن بگرن و هەروەها هەوڵ بدەن کە ببێ بە ڕۆژێکی جەهانی کە بەحسیەوە کرێکرد ساڵ 1990 ڕۆژی جیهانی کرێکار بە ڕسمی ڕابگەیەندرێەوە لە فراخان بدرێت لە وڵاتگەل دنیا پشتیوانی لێ بکرێت کە لە ئینتەرناسیۆناڵە لە ساڵ 1989 کە بە بەشداری 400 نوێنەری کرێکاری قسەیەوا کرێکە ئەم ڕۆژە حتمەن دەبێت جەژن بگیرێت و ببێ بە ڕۆژی جیهانی کرێکار کە ئەمڕۆ لەسەر تاسەری وڵاتانی دنیا کە هەر مەراسمێک بە بۆنەی ئەوەڵی مانگی مەیە و ئەگیرێت هەر لە سەرەتاوە ڕێز دەگیرێت لە سەرجەم گیانبەختکردوانی ڕێبازی هێنانی ئەوەڵی مانگی مەی تا ئەم ئاستە بەو کەسانەی کە ئەو ئیدیان مەترح کرد بەو کەسانەی کە هەوڵیاندا کە هاوچارە نووسانی خۆیان بە قەناعەت بگەێنن کە دەبێت لە ڕۆژێکە هەمومان دەست لە ناو دەستیەک لە بەرامبەر سیستەمی گەندەڵی سەرمایەداریە بوەستین و پێیان بڵین کە ئێوە ناتوانن هەموو شتێ بۆ ئێمە تەعین بکەن ئەوە ئێمەین کە خولخێنەرین ئێمەین کە کۆمەلگا و تواو خزمەتەکانی ئەم کۆمەلگا لەسەر شانی ئێمەیە ئێمەین کە هەموو ئامراز و کەرەسەکانی تەولید دروستەکەین ئێمەین کە تەولید دەکەین و ئێمەین کە دنیا دروستەکەین کەوابوو لەو ڕۆژە یەکجار بە دەمی هەموو کرێکاران ئەم بانگە ئەدرێت بە گوێی سیستمی ترسنۆک و جنایەتکاری سەرمایەداریە بۆ دیارە کورتە بێسلاح یان تاریخی مختصری ئەوڵی مانگی مەی بوو کە دڵنیام کە بینەرانی ئەم بەرنامەیەوە ئێوەیش هەروەها زۆر باشتر لەو تاریخچەیە ئاگادارن. بەڵێ کاکە سعد لە ئەوڵی پرسیارەکە باسم کرد ڕۆڵی ژنان چی بوو لەو ڕۆژانەدا؟ تەبقەی کرێکار کە باسی یەگەین دیارە مەبەستمان لە ژنان و پیاوانی کرێکارە ئەگەر چی بە درێژایی ئەتانم بێژم دەها ساڵەکە سیستمی سەرمایەداری هەوڵ ئەدات کە بزوتنەوەی ژنان لە بزوتنەوەی کرێکاری جیا کاتەوە خواستەکانیان جیا کاتەوە و خواستی ئەوان لە خاڵە خواستایەکە کە حەقی سەرەتایی و مافی سەرەتایی ژنانە بەرتەسکە و بکاتەوە بەڵام ژنانی کرێکار کۆڵک یەکێ لە کۆڵەکەهای ئەسلی بزوتنەوەی کرێکاری بوون. ئەگەر سەیری کارخانەکان سەیری کارگاکان سەیری سیستمی خەدەماتی ناو شارەکان ئەگەر سەیری بەگشتی ڕواڵەتی کۆمەلگای بەشەری ئەمڕۆ بکەیت ئەبینین کە دەورنەخشی ژنانی کرێکار بە بەرچاو دیارە. ئەگەر چی لە وڵاتانی خۆمان هەڵدراوە کە ژنان بنێرنە گۆشەی ماڵەکانە و بە مناڵداری و بە کاری ناوماڵ بەبێ هیچ ماف و حەقدەس و بەبێ هیچ حقوقێک واداریان بکەن بەڵامە بینین لە کنار ئەوە ژنان بۆ بەدەساوردن حەقی خۆیان بۆ بەدەساوردن مافی خۆیان هاتوونە دەرەوە لە ماڵەکان هەوڵیان داوە کار بدۆزنە و کار دروست بکەن بڕۆن ناو کارخانەکانەوە بڕۆن ناو کارگاکانەوە و بەگشتی بڕۆنە ناو سیستمی تەولیدی کۆمەلگا و بەم شێوەیە دەنگی بەرحەق و دەنگی ناڕزایەتی خۆیان لە دژی ئەو سیستەمە گەندەڵە دەرببڕن. لە وڵاتانی تری ئوروپاییش حتا ئەگەرچی بۆ نمونە من زۆر جار گوێم لێ ئەبێ لە ژنانێکەوە کە هاوکارین بۆ نمونە بە یەکەوە کارەکەین دەڵێن لەم وڵاتانە بۆ نمونە ئەگەر پیاوێک لە کارگایەکە لە شرکتێکە مەسئولی ئەو شرکەتە بێ
ئەگەر ژنێک مەسئولی ئەو شرکەتە بێ یا کارمەندی ئەو شرکەتە بێ بەنسبەت حقوقێکەوە کە بەنسبەت پیاوە ئەیگرن کەمتریان بۆ حسابەکەن. یعنی هێشتا ئەمانەیش کە سیستمهایەکی متعارفی سەرمایەدارین کە بە خەباتی بەردەوامی تەبەقەی کرێکار پاشەکشیان پێکراوە وادار کراون بەدانی کۆمەڵێ مافی سەرەتایی بە کرێکاران، هێشتا تەبعیزی جنسیەتی، هێشتا قوربانیکردنی ژنان، هێشتا بەسلاح بە سوک چاوک لێکردنی کاری ژنان بۆ نوعە هەوڵیان داوە کە زڵمیان لێ بکەن. ئەگەر چی خبات هەر بەردەوامە، بەڵام ئەمە کینێکە ئەمە ڕواڵەتێکە لە کۆمەلگای سەرمایەداری کە ئێمە ئەیبینین و دەور و نەقشی ژنان لە بەرەو پێشبردننی هەر چەشنە خەباتێکی ڕەوا، هەر چەشنە خەباتێکی سەراسەری و مهمتر لە گشتی لە بەرەو پێشبردننی بزوتنەوەی کرێکاری لەسەر تاسەری جەهانە قەدوە بە هیچ شێوەیەک ناکرێ نادی دەبگیرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێستان. بەڕای ئێوە بە سەرنجدان بە گەشەی مەرگباری کۆرۆنا و کاریگەریە خراپەکانی لەسەر تاسەری جیهان بربەست و کێشەکانی سەر ڕێگای بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان بە تایبەت بزوتنەوەی ژنان لە ئێستادا کامانن؟ لە ڕاستیە بە دوای هاتنی ئەپیدمی کۆرۆنا کە ئەپیدمیک بوو کە هەرچی زیاتر بێدەسەڵاتی، هەرچی زیاتر گەندەڵی سیستمی سەرمایەداری دەرخست، بینیمان کە یەکەم کارێکە پەنایان بۆی برد بێکارکردنی ژنان بوو، بێکارکردنی کرێکاران بە گشتی بوو و لە کناریە بە بەرچاوی بێکارکردنی ژنان لەسەر تاسەری دنیا. ئەمە یەکێک لە بربەستەکان بوو. بربەستی تر نەبوونی بێهداشت و دەرمانێکی ڕایگان و ئیمڕۆژی کە بتوانێت جواگوو بێت. ئەگەر سیر بکەین لە هەرە وڵاتانی دواکەوتووە و بگرە حتا گەیەتە وڵاتهای پێشڕەفتەی سەرمایەداری نەیانتوانی تەنانەت لە مانگەکان ئەوڵا بەشێکی زۆریان زەمینگیر و فەلەج بوون و نەیانتوانی جواوگووی وەزعیەتێک بن کە بەسەر کۆمەلگا هات لە تەریخ کۆرۆناوە. ئەو هەموو بانگەشەی ئەوەیانە کرد کە بیمارستانەکانیان ئلێە و بلێ و جواو نازانم بە فڵانە معزەلاتە دەنە و ستاد نازانم ئەمەیان هەست و ستادەوەیان هەست، وەلێ کە کۆرۆنا هات هەمویان فەلەج بوو، هەمویان بیریان لەوە کردەوە کە دەیان وڵاتی ئەوروپایی بۆ نمونە پێش لەوە کەوتبوونە بیرەوەی کە زۆرە مەسەڵەن فڵانە شاردوودانە بیمارستانی تیابێ کادرەکەی بێکارکەن بیان نێنەوە ماڵەوە بیمارستانەکان بڕوخێنن یا بیکەن بە شتێکی تر کە دەرامەدێکی زۆرتری ببێت بۆ ئەوان کەسێ بوو نمونە نۆبەتی گردایە بۆ نەخۆشیکی درێژخایەن کە هەیبوو کە بە هەفتەی نۆبەتی بکەفتایە ئەم جاریان قەیچەگە بام دوو مانگ ناو نۆبەتا بێ. یعنی کەمکردنەوەی کادری دەرمانی تەسیراتێکی بوو لەسەر ئەوەی کە بەشێکی زۆر لەو کەسانە بێکار بن و لە کنار ئەوە ئەمە دیارە مەبەستم بەشی بێهداشت و دەرمانە لە بەشەکانی ترا باتەوەجۆ بۆیە کە زۆربەی شرکەتەکان هەوڵیاندا کە ئێلام وەرشکەستگی بکەن و لەو تەریقە بتوانن پوڵێک لە دەوڵەت بسێنن و دیارە باتەوەجۆ بە فراخانێکیش کە سەرۆکی ئەم وڵاتانە یان حکوومەتی ئەم وڵاتانە ئەیداکە دەبێ بڕۆنە ماڵەوە دەبێ بڕۆنە قەرەنتینە و بێکاری ڕووی لە خەڵک ئەکرد. ئەمە تەسیرێکی بەرچاوی دانا لەسەر وەزعی کۆمەڵگا و بێکاریکی زۆر دروست و ئەم بێکاریە ئەم هاتنی هەژاریە وتم هەر لە وڵاتانی هەرە دواکەوتووی سەرمایەداریەوە تا سیستمە متعارف و پێشڕەفتەکانیان بینیمان کە نەیانتوانی جواوبووی ئەو بەڵا بنەوە کە ڕووی لە خەڵک کرد و خەڵکیش بە بێکاری بە فشار لەسەر سفرەی ماڵەکانیان هەر ڕۆژە و بە شێوەیە هەوڵیاندا کە ئاعتراض دەرببڕن نیگەرانی خۆیان دەرببڕن، بەڵام بوونی ئەم نەخۆشیەوە ترس و نیگەرانی کە ئەم نەخۆشیە دروستی کرد بێگومان تەسیری لەسەر خەباتی ژنانیش و هەروەها خەباتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە بزوتنەوەی کرێکاریەوە هەتا باقی جنبشەکانتر دانا. بۆ نمونە من پێم خۆشە لێرا یەک ئەماژە بە یەکشت بکەم وڵاتی وەکو مار کە من لەوێژیم گڕایان گەیان کە پاکێجگەلێک ئەدەن بۆ یارمەتیدان بە خەڵک بۆ نازانم بەرگری بە ئەوەی کە تەسیری زۆر بێت لەسەر ژیانی خەڵکۆمانە دیارە دایان بە شرکەتە زەبەلاحەکان ئەو یارمەتییان کرد
بەڵام بەشێکی زۆر لەو خەڵکەی کە بێکار بوون هەوڵیانەدا بێنە سەر شەقامەکان داوای خواستی ڕەوای خۆیان بکەن هەر ژنێک کە لەو زەمینات لە یەکی لە اعتراضەکان شرکەتەکان چەندین ساڵ حکمی زیندانی بەسەرا درێت لەبەر ئەوەی کە ڕعایەتی مەسەڵەن ئەوەی نەکردووە کە ئەم قوانینێکە ئەوان دایان ناوە و هاتووە اعترازی کردووە بەبێ ئەوەی لێ بکۆڵێتەوە کە بۆچی ئەمان تێنە اعترازەکەن داواکاریان چیە چی واداری کردوون کە لە وڵاتێکی ئاوا بێن و بەو شێوە تووڕە بن بەدەست ئەو سیستمەوە. هاوڕێ ئەسعەد بەڕای ئێوە بە سەرنجدان بە پاندۆمی کۆرۆنا ئەولەویەتەکانی بزوتنەوەی کرێکاری و بەتایبەت بزوتنەوەی ژنان کامانن و چۆن دەتوانرێ ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی و بەربڵاوانە یەکگرتو و سەرتاسەر بکرێتەوە؟ مبارزاتی سەراسەری و تەبەقاتی لە سەر تاسەری دنیا و نیشاندان و معرفیکردنی هاوچارە نووسی تەبەقەی کرێکار لەسەر تاسەری دنیا لەسەر تاسەری شارەکانە لە هەموو ئەو شوێنانەی کە بنکەهای کار و پێکۆشانی نەحمەتی تێدایە و گیانێکی باشتر بۆ ئینسانی تێدایە هەوڵدان و معرفیکردنی اعترازاتی هەموو بەشەکان بە شوێنهای دنیا ئەمانە کارهایەکن بۆ سەراسەریکردنەوە ئەمانە کارهایەکن بۆ بردنە پێشی مبارزەی تەبەقاتی لە دنیا و بوونی دەنگ یعنی هەر کرێکارێک هەر هەڵسوڕاوێکی کرێکاری هەر دڵسۆزێکی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان و بزوتنەوە حەقخوازانەکان لەسەر تاسەری دنیا لە هەر کوێ بژیت ئەبێ ببێت بە دەنگی اعترازاتی ئەو بزوتنەوە گەلە ئەبێ بەشداری بکات لە سازماندانی اعترازات لە دژی سیستمی کرێکاری و هەوڵ بدات کە نیشانی بدات کە ئەو اعترازە ئەو زڵمەی کە لە تەبەقەی کرێکار لە ژنان لە وڵاتهای جۆر بە جۆرە ئەکرێت و بەشەکانی تری دنیا و حکوومەتەکانی تری دنیا گوێ خۆیانیان لێکەوانوەکە ئەنگار هیچ نابینن دەبێ بە خەڵک معرفی بکرێت دەبێ خەڵک بزانن کە دەڵێ سیستمی جمهوری ئیسلامی سیستمێکی جنایەتکاری زدی مافی کرێکار زدی مافی مناڵان زدی مافی ژنان و زدی هەر چەشنە ئازادیکی سەرەتاییە دەبێ بە عەمەڵی نیشانی خەڵکی بدەیت بڵێ کە باسی کرد ئیتر نەڵێن جمهوری ئیسلامی چییە بزانن کە جمهوری ئیسلامی چه سیستمێکی دەڕەندەیە و بە درێژایی نزیک بە 5 دەیە چی بەسەر کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە هاتووە کەوا بوو ئەگەر بمەوێ لە یەک ڕەستا باس جوابی ئەو پرسیارە بدەمەوە تەنیا ڕێگە بۆ ئیجتیماعیکردنەوە بۆ کۆمەڵایەتیکردنەوەی مبارزاتی ژنان و کرێکاران هەوڵدانە بۆ دۆزینەوەی هاوچارە نووسانمان پشتگیریکردن لیان و خواستی پشتگیریکردن لێمان. بەڵێ هاوڕێ ئەسعەد ئەگەرچی تا ئێستا هەر جۆرە ناڕەزایەتیەکی کرێکاران معلمان ژنان و هەڵسوڕاوانی دیکەی مەدەنی لەلایەن حکوومەتی ئیسلامی ئێرانەوە ڕوبەڕووی تونترین سەرکوت و هەڕەشە و دەرکران و زیندان بوونەتەوە بەڵام نەیتوانیوە کرێکاران و مانگرتن و خەباتی کرێکاران بوەستێنێت و تەنانەت نەیتوانیوە ئەم خەباتە و خاستی کرێکاران بەڵاڕێدا ببات ڕای ئێوە چییە؟ خەبات بۆ بەدەستهێنانی نان بۆ ناو سفرەی خاڵی تەبەقەی کرێکار لە ئێرانە بە تایبەتی خەباتێکی هەر ڕۆژەیە ئەم ڕۆژە جمهوری ئیسلامی ناتوانێت بە بڕیارهایەکی بێناوەرۆک و دژی ئینسانی بە کرێکارێکی برسی کە هیچێک نییە سەر سفرەگەی واردانی بۆ مناڵەکەی بڵێ بڕۆ قەرەنتینەوە کۆرۆنا هاتووە بۆ نمونە ناتوانێت بە ژنێک کە سەرپەرستی خانەوادەکەیە کە چەندانە مناڵی هەست کە چاوەڕێ دەسی ئەوەن بێژێ بڕۆ ماڵە و اعتراز مەکە ناتانێت بڵێ بێهداشت دابین ناکەم حقوق دابین ناکەم بیمەی بێکاری نادەم هیچ مافێک بە ڕسمیەت ناناسم دەبێ بڕۆن لە ماڵیشە دانیشن ئەمە ئەو قسەیە کە ئێمە وەکو کۆمۆنیستەکان ساڵهای ساڵە ئەیژین کە جمهوری ئیسلامی هەموو هەوڵ و تەلاشی ئەوە بووە و ئەوەیە کە ئێران بکاتە زیندانێکی گەورە بۆ کۆمەڵانی خەڵک کە هاتوچووەکەی بەدەستی خۆیان بێ یعنی سکی برسی بڕیار ناناسێ سکی برسی
قانون ناناسێ تەنها کاتێک خەڵک لە ماڵا دانیشن تەنها کاتێک خەڵک ئیعتراز ناکەن کە دڵنیا بن لەوەی کە جگەرگۆشەکانیان لە ناو ماڵەکانیانە ناپارنەوە لیان کە ئێمە برسیمانە خەریکین لە برسی ئەمرین ئەمە ئەو سیستەمە جنایەتکارەیە کە ساڵهای ساڵە ئێمە باسیەکەین وە مبارزە ئەەکەین بۆ ڕوخانی وە قەدیش لێ ماندوو نابین ئەمە ئەو سیستەمەیە کە بەناو جمهوری ئیسلامی بەسەر کۆمەلگای ئێرانە دەستی کێشاوە و بە کەڵکوەرگرتن لە قوانینی ارتجاعی ئیسلامی هەوڵەدات کە بە بەردەوامی سکی خەڵک برسیتر ڕابگرێ ژیانیان دواکەوتوتر ڕابگرێ لەگەڵ هەر چەشنە پێکەنین و خۆشی و شادی و خەباتێک بەرامبەر کێ بکە کەوا بوو ئەوان ناتوانن بەربەوە بگرن هەر لە ڕۆژها و مانگای گوزەشتا سیرکە ئیعترازاتی کرێکارانی نێشکەری هەفتەپە ئیعترازاتی پترۆشیمیەکان ئیعترازاتی کرێکارانی قەراردادی خەتی ڕاها هەن و بەشەکانی تر ئیعترازاتی کرێکارانی فەسڵی و ئیعترازاتی بازنشەستەکان هەموو ئەمانە نیشانەدات کە جمهوری ئیسلامی هەر قسەیەک بکات خەڵک لە بەرامبەر یا ئەوێسێ و ئیعترازاتی خۆیان بە بەردەوامی بنە بەرەو خواست و داواکاری خۆیان و مبارزەی خۆیان تەلاشی بۆکەن و کاری بۆکەن و ئەمە ئەوان ناتوانن وەلەو ئێستا ئەو ڕژیمە بەڕاستی تەنها دەستگای سەرکوت و هەڕەشەی بەدەستەوە ماوە تەنها ئەوێ من غوولێکم ئەتان خۆم لە هەر شرایەتێکا گەرەکەم بێ من ئەمەمە یانێ بزرگنەماییک لە خۆی گەر بڕۆ تماشای قسەکان وەزیری اطلاعاتەکەی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا کە بۆیان تەرتیب داوە بەحس لەواکە کە ئێستا ئێمە سەرمایە گوزاریەکەین لە دروستکردن سریالها لە دروستکردن مستەنەدات لە دروستکردن نزانم بەرنامەهایەکی تەلەڤیزیۆنی بۆ بەرەو پێشبردن کارەکان خۆمان بڕۆ سێری یەکە بە یەکەیە و سریالگەریانە بکە کە وەزارەتی اطلاعات هەزینەی بۆی کردووە هەزینەگەل کەلانکەلانی بۆی کردووە لە مهرەهایەکی خۆی یان لە سلیبریتیهایەکی مرتەجع و موافقی ئەو ڕژیمە ئستفادەیە کردووە هەموو هەوڵیەوەسە بڵێ من ئاگام لێ تەلەفۆنەکەت زەنگەدەی بۆ کێ زەنگ نادەی بۆ کێ گەرەکێ بڵێ من ئاگام لێ ئیمەلەکەی تۆ چی تێ چی ئەڕوو ئەوانە بەقەوڵ کوردی دەڵێ لە فشە زیاتر هیچ شتێ نییە ئەوان ئەگەر هەر دەستڕەسیان بە هەر سیستمێکە بێ دەستڕەسیان بە هەر چەشنە دەستگایەکی جاسوسیش هەبێ بەڵام لە مقابل عەزم و ئرادەی خێڵێکی ملیۆنی لە کرێکاران و خەڵکی ناڕازیە وەکو وایە ئەسڵەن هەر هیچ بن هەر ئەنگەلێ بن بێکەڵک کە گویان بگری فڕیان دێ ئەمە هەوڵیانەوەیە کە بڵێن ئێمە ئەم غولینە ئێمە بەم شێوە ئەتوانین کۆنتڕۆڵتانکەین یانێ کە دەڵێم فقط دام و دەستگای سەرکوتیان بەدەسەو ماوە بەستمەوەیە سەرکوتیان لە شەلاقە و دەست پێ کرد لە سەنگسارە و دەست پێ کرد بە ئیعدام درێژەیان پێداوە هەتاکو و ئێستش بە زیندان و نازانم تەبعیدکردن درێژەیان پێداوە تاکو ئێستش دەیانەوێ بڕن ئێمە هینین ئێمە تازە خوادی ێزە مەغزمان ئارنۆڵد سازیشکەین لە فینەگە لە سریال و نازانم مستەنەداتمانە کەەوەیش کەر ئەوێتە سیاسەتێکی بادی هەوا بۆیان ویش تەسیریکی نابێت بەڵێ هاوڕێ ئەسعاد بەڕای ئێوە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەکانی دیکەی کۆمەڵایەتی لە دەور چه خازگەلێ دەتوانی یەگرتو بن ئێستا لەم شرایەتە گەر من بمەوێ بە کورتی باسی چەند بکەم یەک ئەبێ بزوتنەوەی کرێکاری خواستی ئەوە بێ کە چوونە سەرەوەی حەقدەستەکان تا ئاستی ژیانێکی نورمال لە کۆمەلگا کە وەڵامدەی نیازی بنەماڵە کرێکاریەکان بێت بۆ ناکرێ تەوەڕۆم نازانم چەند سەد دەرسەدی بڕواتەبان بەڵام حقوق بەڕیاڵ زیاکات نەک بەتمەن ناکرێ گرانی لە ئاستێکا بێت کە بنەماڵی یەک هەفتە بگەڕێت جا بتوانێت نیوێ مریش بکڕێ بۆ مناڵەکانی بەڵام لەولاو خۆیان بە ملیۆنها بدزن و بە ملیۆنها
لە فسادە بانگی و فسادە ئەرزی و نازانم فسادە مڵکیەکانیانە دەربکەوێت ناکرێت ئەو هەمووە زڵمە لە تەبەقەی کرێکار بکرێت و بێدەنگ بێ کەوا بێ دەبێ حەقدەستی بەرابەر لەگەڵ تەوەڕۆم حەقدەستێکە بتوانێت ژیانی بنەماڵە کرێکاریەکان بەباشی بواتە ڕێگە و یەکێ لە داواکاریەکان بێ داواکاری بێداشتی ڕایگان و لە سەروی هەموویە وەرگرتنی ڕایگانی واکسنی کۆرۆنا واکسنێکە وەرتەئیدی سیستمی جەهانی بێداشت بێت لە وڵاتگەل پێشڕەفتا بەکاریهێنن استفادەکردنی ڕایگان لەو ئامپولە و بە شێوەیەکی سەریع هەر بەو سرعەتەی کە کۆرۆنایان لە نێوان خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەدا بڵاوە کرد هەر بەو شێوەیە کە ئەو سیستمە حاکمە هەوڵیدا کە بە هاوردنی کۆرۆنا معزەلێک بخاتە سەر معزەلاتی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەو سرعەتەش دەبێ ئامپولی کۆرۆنا یان واکسنی کۆرۆنا بە سرعەت لە نێوان خەڵکە بڵاو بێت بە شێوەی ڕایگان و بە شێوەیەکی ئیمڕۆیی و بێداشتی ئەوە یەکێ لە داواکاریەکان بێت داواکاری ئەوەی کە ئەگەر ئیعلامی قەرەنتینە ئەکرێت لە ڕۆژێکە و تا هەر ڕۆژێکە بە پێویست بجاندرێ دەبێ هەموو ڕۆژێک کرێکاران چۆن ئەوان ڕۆژانە مەصرفیان هەیە یانە بزان تەبەقەی کرێکار لە ئێرانە دەبێ هەموو ڕۆژێ شتێ لە گیفانیا بێ کە ئێوارە دوادەرەوەی نیازی ماڵەکان بێ دەبێ هەموو ڕۆژێ مافی ئەو کرێکارانە حەقی ئەو کرێکارانە بدرێت ئەگینا بێجگەلەوە دانی قەرەنتینە و داوەتکردن لە خەڵک بە ڕۆشنە ماڵەوە بە معنای کوشتنی بێدەنگ بە معنای لە ناوبردننی خەڵک لە خەفا هەست بێجگەلەوە هیچ معنیکی تر پێیان ناکە دانی بیمەی بێکاری بۆ کەسانێکە بێکارەوەن لەم شەرایەتە و داواکردنی دروستکردنی تەشەکولاتی کرێکاری تەشەکولاتی ژنان دروستکردنی شۆراهای کارگەری و شۆراهای بزوتنەوەی ژنان و ممنوعیەتی کاری مناڵان هەموو ئەمانە متالباتێکن کە بە باوەڕی من تەبەقەی کرێکار دەبێت بە هەموو شێوەیەک هەوڵی بۆ بدەین و دانە بەدانە دەبێت بیچەسپێنین و بڕین بەرەو دروستکردنی دنیایەک کە باسکردن لە مۆزوعاتەت یا تاریخچە بێت. هاوڕێ سەدبەڕای ئێوە ڕێکار و ئەرکەکانی هەڵسوڕانی کرێکاری و ژنان لە بارودۆخی ئێستادا کامانن؟ ئەرکی هەڵسوڕاوانی ژنان و هەڵسوڕانەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەم شەرایەتە بەتایبەت ژنان ئەوەیە کە ئەم خواستانە یان ئەم ڕێگا کە ئێمە لەم ماوەی ڕابردووە لە متۆێژە باسمان لەسەر کرد ئەو خواستە بەرحەقانە بۆ سازماندانی بۆ بەرەو پێشبردننی و بۆ ڕێکخستنی فعالیەتایەک و دروستکردن لە سەروی هەموویە و دروستکردنی تەشەکولهایەکی مستەقل کە بتوانێ وەڵام دەرەوە یا بتوانێ دەنگی ژنانی ناڕازی دەنگی ژنانی کرێکاری معتەرز دەنگی ژنانی نێدراوە سوچی ماڵ دەنگی دایکانی سەرپەرستی مناڵان و بەگشتی دەنگی بزوتنەوەی ژنان بێت دروستکردن وەها تەشەکولهایەک بە نەزەر من یەکێ لە ئەولەویەتە ئەساسیەکانە و لە کنار ئەوە تعریفکردنی ژنان لە جنبشی خۆیان وەکو یەکێک لە کۆڵەکە ئەسلیەکانی جنبشی کرێکاری ئەتوانێت هەنگاوێکی بەهێز بێت بەرەو پێش و ئەتوانێت ئەو جنبشانە بە پەیوەند لەگەڵ جنبشهای سەراسەری و ئیجتیماعی هەرچی زیاتر خەباتی خۆیان بە شێوەیەکی باشتر بەڕێوە ببن و ئەرکی ئەسلی فعالین ڕێکخستنی ئەم نەوعە لە کار و فعالیەتە کە دیارە هەموو ئەو فعالینی ئەو عەرسەگە لە زۆر بەباشی کاری خۆیان ئەزانن شێوەیەک بێسڵاح بەرەو پێشبردنی مبارزاتیان باتەوەجۆ بە ئەرزیابی و هەڵسەنگاندنێک کە هەر کامیان لە مەحەلی فعالیەتی خۆیان هەیەە بێشک تەسیری ئەوێت لە بەرەو پێشچوونی ئەو مبارزاتە و ئێمە هیوادارین کە
لە ساڵی داهاتووە شاهدی دروستبوونی دەها و بگرە سەدها تەشەکولی فعالی ژنان بین کە دەنگدانەوەی ئیعترازاتی بەرحەق و ڕەوای بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری بن لە ئاستی ئێراندا. بەڵێ هاوڕێ سا زۆر سپاس. من پرسیارێکم نەماوە، ئەگەر خۆتان پێتان وایە قسێکتان لە بیر چووە یاخۆت پێویستە بڵێن فەرموون. منیش زۆر سپاستان دەکەم، قسەیەکی تایبەتم نییە. دیسان پیرۆزبایی ئەوەڵی مانگمەی لە سەرجەم هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری، لە سەرجەم کرێکاران لە ناوەندەکانی کارکردن و لە سەرجەم ئەو ژنانەی کە خۆیان وتم لەم خەباتە بە شێوەیەکی ڕێکخراوە هەوڵیاندا بێنە بەرەو، بە شێوەیەکی ڕێکخراو کاریان کرد بۆ ئەوەی کە مبارزاتی تەبەقەی کرێکار بەرەو پێش بچێت. سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنم و سپاسی ئێوەی شەکەم ئەم ڕۆژە لە ئێوەش پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. کاتێکی شاد بووەوە بینەران. بەڵێ بینەرانی خۆشەویستەوەی کە بینیتان گفتوگویەک بوو لەگەڵ هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بێ. تا بەرنامەیەکی تر و هەفتێکی تر ماڵاوایتان لێ یەکەم و ژیانتان بە شادی و کامرانی. خوار موجی دریای کرێکار دژی سەرمایە ئەووەریە یار سربوو بە خوێنمان شەقامی شاران شەقی برقەڵای سەرمایە داران زنجیری کۆنیە دارم ساڵە دەرچێ و داد و حۆکمی بەتاڵە کرێکاری هەتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خولقان سەرساڵە ئەڵێن ئەمە بریارە بریاری ڕۆژیە جویە یارە مەگیرە یارە کرێکارە بیجیهان یەکگرن سەرپێچارە روز لەداش خۆگرن لەداش خۆگرن سەرپێچارە روز لەداش خۆگرن برهم هنری بجیوی انسان برولی تاریام چینی شورش وار سال و سجار کوتم و استام دیسان قایم در استام و استام شورشی مازنی اکتبری خیلی شورشی من بونه بادیرینی کرێکاری هەتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خولقان سەرساڵە ئەڵێن ئەمە بریارە بریاری ڕۆژیە جویە یارە مەگیرە یارە کرێکارە بیجیهان یەکگرن سەرپێچارە روز لەداش خۆگرن لەداش خۆگرن سەرپێچارە روز لەداش خۆگرن ساڵ بە ساڵ زەینم ڕۆشنتر ئەکام
لبورا باری خم حەزرەکەم هەموو ساڵێکی شەوەڵی ئەیار هەڵی دەبژێرم گشتەسکەوتی پار ئیمپریالیزم و فرسەت پەرەستن کە پێیان وابوو مێژوویان وەستان هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقەن سەد ساڵە ئەڵێن ئەمە بڕیارە بڕیاری ڕۆژیەکیە یارە یەکیە یارە گرفتکارە جیهان یەکگرت سەرفین چارە نوستەدات خۆ گرت لەدات خۆ گرت سەرفین چارە نوستەدات خۆ گرت سنور نامگیری لسرم مرزا سرمایه داری دین ملزا دلرزنگا شارون کاسو یک دگری لدورال سوری خو پشتم بگرن و دست خنادسه براو سوسیالیم روزا ابسته هاتوین میدن ئەڵێن هەرکارە ئینسانی خوڵقەن سەد ساڵە ئەڵێن ئەمە بڕیارە بڕیاری ڕۆژیەکیە یارە یەکیە یارە گرفتکارە جیهان یەکگرت سەرفین چارە نوستەدات خۆ گرت لەدات خۆ گرت سەرفین چارە